و بەڕاستیەکەی هەمومان بەرامبەر بە ڕەب العالەمین بەرپرسیارین هەر برا و خوشکێکی مسلمان لە ناوەوەی وڵاتی خۆمانە یاخود لە دەرەوەی وڵاتی خۆمانە عەزیەت و ئازار بدرێت مووقیفمان نەبێت سوێن بەخوا بەرپرسیارین. وەڵاهی ئەگەر مەلاکان هەمویان بە یەک سەدا و بە یەک دەنگ دینی خۆیان بگەیاندایە هیچ کەسێک ناشری نابوو، هیچ کەسێک پەنجەی تۆمەتی بۆ هیچ بانخواز و مەلاک درێژ ناکات بڵێ ئەوە تەکفیریە، ئەوە تونڕەوە، ئەوە دژی دەسەڵاتە، ئەمەیان پیاوی چاک. ئاخر تۆ ئەگەر قسەنەکەی پیاوی چاک دەرەچی تۆ وەرە فەرمان بە چاکە مەکە، ڕێگری لە خراپە مەکە، هەر بە خەڵ بڵێ خواوە فەرمێ دەست نوێژەکەتان وایە، حەجەکەتان وایە، زەکاتەکەتان وایە، کێ کێشەتان بۆ دروستەکات؟ بەڵام هەموو پێغەمبەران هاتوون فەرمان بە چاکە بکەن. پێغەمبەری وا هاتووە سەلامی خوای لەسەر بێ کەسی بەدواوە نەبووە، خراپ بووە لە قیامەتا بە تاقی تەنیا ڕوە بۆ باشت. پێغەمبەری وا بووە سەلامی خوای لەسەر بێ خراپ بووە بە مشار کراوەتە دوو کەرتەوە. پێغەمبەری وا هاتووە سەلامی خوای لەسەر بێت لە میلەتانی پێشووە گۆشت و ئێسقانی لێک جیا کراوەتەوە، خراپ بوون. ماشیتە و قژداهێنەرەکەی مناڵەکانی فیرعون خراپ بوو کە بەس ئەیوت بەس ئەڵڵا خوایە، ڕۆژێ شانەکەی لە دەست بەرە بێتەوە دەڵێ بیسمیللا، کچەکەی فیرعون ئەڵێ مەبەست و باوکمە، ئەڵێ نەوەڵا مەبەستم ئەو خوایە کە خوای منش و خوای باوکی تۆیە، ئەڵێ وەڵا هەواڵێ دەمێ، ئەڵێ پێی بڵێ باەکە لە بۆ غەیری من خوا هەیە ئەی ئافرەتەکە، دەڵێ بڵێ ئەڵڵا خوای منش و خوای تۆشە. چوارمێخەیە کێشێ لە کۆڵی تەنها مناڵێک کێمێنێ، هەموو مناڵەکانی شێکوژێت، هەموو فیرعونێک، هەموو دەسەڵاتدارێکی زاڵم حەزی بە فەرمانکردن بە چاکە نییە، بەڵام یا لەیتە قەومی یعلەمون، خۆزگایە بیان زانیایە دوای مردن چیمان بەسەر ئادێت. لەوەی ئەگەر بانگەوازی قەومەکەی خۆمان بکردایە بۆ دینی خوا زۆر سەربەرز ئەژیاین و زۆر خۆشبەختە بووین. کاتێ لە سوورەتی یاسینە ئەو پێغەمبەرانەتیان خەڵکەکە دژیانەوەستنەوە حەبیبی نەجار دێت دەڵێت ئەی قەومەکەم کۆن و شوێنە و پیاوانە، ئەوانە بانگەوازێکتانەکەن داوای پارەتان لێ ناکەن، کابرا کوژن. قیل ادخلی الجنة، پێوترێ لە دوای مردنی بڕۆرە بەهەشتەوە. کابرا لە دوای مردنی دەڵێت قال یا لەیتە قەومی یعلەمون، خۆزگایە قەومەکەم بیان زانیایە بە بۆنەی ئەم داوەکردن و بە بۆنەی ئەم ڕازگۆیەمەوە بیما غەفەڕە لی، لێم خۆش بوو وجعلني من المكرمين، وبراسيكي الرئيس شي ليقرتم. والله هر كسيك لدنيا الرئيس لشرع ولا برنامجي إخوان نقري إخوان لنا قورا بالرئيس أكاد سزاي أدات.